1 2 3 بعدی زندگی باورویا بعدگی کیم باورویا پیارایش هیدا هیا بیدا پیارایش هیدا هیا بیدا زمان و جنگو عراقی ایرانی دزڵیەکیشە گرت بەوێرانی خەڵکیش ئارە گر لوا دەربەن فرەکەت شاگە یانەی سازکردن ئاکەش و کوێن گرت بیان جەکلکەوە پاڵێ تامەڕەوەگەوە جەکلکەوە پاڵێ تامەڕەوەگەوە فراکەسیج نامە جبەرجە دەگا بە تەیارە و تۆپ چاشەی کریە بە تەیارە و تۆپ چاشەی کریە ئاواری بینی خەڵکیش وەلی حاسڵ بەجامێ ئاوی بیبینی ماتڵ ئاوی ئارینی بەتانکری پەیشان وەختی پاسەیج بێ کە بێ بە شەڕێژان دەگا شۆڵە بێم کەش و کوژ خەڵکی بەرشە کرد پەیمەڕەوەگە خەڵکی بەرشە کرد پەیمەڕەوەگە خەڵکی ئاوەختێ بێچاری بینی چونکە فەقیری و ئاواری بینی خەڵکی زاناژە کە سوڵحە کریا دەست بەتەڵ لێوە ئەو یانەیە وڕیە ئاواشە کردۆ ئاواشە کردۆ خاستەر جەجاران ئیسە تووەریسگان پەی خەڵکی ئێران خەڵکی ئەگەر بێ گلۆپەی سەیرانی بێنە دەرێوازە پەی هەورەمانی ئەپی کەلیمێ خەڵک ڕازی کەرو من بەدێزڵی شانازی کەرو